بە سەدان جۆر خواردن و خواردنەوەن بە چێژ و خولیای پێشبڕکێوە بۆ فێستیڤاڵی تام ئامادەکراون. زۆرینەی خواردنەکان کوردەوارین و بەشێکیشیان خواردنی بیانی تایبەتمەندن. لەم فێستیڤاڵەدا ڕۆبیان و قرژاڵیش کێبڕکەی تام و چێژ دەکەن. بەشێک لەم خواردنانە بە کللتوری کوردەواری نامۆن و خواستی زۆریشان لەسرە. نای پاستایە ئیتاڵیا پێکهاتەکانی مەحکەرۆنیە قارچکە مریشکە بەهاراتێکی تایبەتە بە خۆمان کە ئەویش مهنەیەکی خۆمانە لەگەڵ سۆسی شیر و خام و ئینی گیراوی خۆمانە. زیاتر ڕەچاوی تا مشتمان کردووە بۆی کە تایبەتە خواردنەکان ئێمە هەر هەمی تایبەتە و هەر هەموو هەردیەکەیان چێژ و تایبەتی خۆی هەیە. خواردنەکانمان گۆشتی بەرەق، کفتەی تورکی، ستەیکی ئەمریکی، مشەکەلی ڕۆبیان، قرژاڵە ڕۆبیانە وەزایدەن سوشی. بەڕاستی خواردنەکان زۆرە کوردەوارین هەمویان یا پراخە بریانە ئەم برنجی پاقلە و شویتەیە برنجی نۆک و مریشکە ئەوەی کە خەڵک زیاتر تەڵەبیەکە حەزیلێتی ئەو خواردانەمان ئامادە کردووە. دوو کەسین فانسی کێک بایتەلار و باخان کێکس لەم فستیڤاڵی تام بۆ ساڵی دوم بەشدارین بە خۆشحاڵیەوە بە شیرینی جۆراوجۆر و زۆر جیاواز لە یەکتر. شیرینەکانمان چیزکێکە کێکی قاشە کێکی ئاعتیادیە و پۆپکێکە و دۆنەتە و کۆمەڵی شیرینی تر بەشداریمان کردوە ترالیچا و کۆمەڵێکیکە. ئەو کەسانەی ئامادەی فێستیڤاڵەکەن چێژ لە تایبەتمەندیەکانی خواردنەکان وەردەگرن. خواردنەکانی زۆر خۆشە دەستی ئەو خانمانە خۆش بێ کە ئەم کارە جوانیان کردووە و زۆر سپاسی کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان و گەشت و گوزاری سلێمانیەکەم بۆ ئەم هەلێکە ڕەخسانویانە بۆ ئەم گەنجانە کە بتوانن بەرهەمەکانی خۆیان بخەنە بەرچاو و بتوانن بازارێکی بۆ بکەن. تایبەتمەندی وەڵا فستیڤاڵێکی زۆر چاکە هیوادارم نەک ساڵانە بکرێ هیوادارم بینەوە بین لە وەرزەکانە بە تایبەتی بکرێ لە پارکی هەواری شار لە بەرێ مەساحێکی فراوانی هەیە. فێستیڤاڵەکە ماوەی 5 ڕۆژ دەخایەنێت. نزیکەی 70 خواردنگەی سلێمانی بەشدارن و کێبڕکەی خۆشترین تام دەکەن. خواردنی مەسڕیمان هێناوە کە ناوی کوشەریە زۆر بەناوبانگە لە مەسرا ئەوش ئەم ساڵش بەشدارە لەگەڵمان بەجددی زۆر تامی خۆشە و زۆر جیاوازە بۆ یەکەم جاریەت بۆ سلێمانی ئەوە یەکەم شت. خواردنی مەکسیکیش هەیە ئەوەی تاکۆسلاند کە بەڕاستی خواردنی مەکسیکیکی لە حتا ئوسول ئەڵەی ئەمەنە خۆشە ئەمەنەش تونە. فێستیڤاڵی تام بۆ خۆشخوانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت و لە ڕۆژانی 10 بۆ 14 مانگی 5 لە سەعات 4 بۆ 11 شەو لە پارکی هەواری شار لە سلێمانی بەردەوام دەبێت و ئامانج لێی ڕاکێشانی سەرنجی گەشتیارە بۆ شارەکە و ئاشناکردنەوەی هاوڵاتیانە بە چێژی خواردنە کوردەواریەکان. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.